یەکێتی نیشتیمانیم ئایندەم ئەوەدانیم بابەری شۆڕشینم ئەوەندبیری یەکسان یەکێتی نیشتیمانی. بە ئامادەبوونی هەزاران کەس لەلایەنگران و کادرانی یەکێتی نیشتیمانی کوردستان کەرنەڤاڵێکی جەماوەری گەورە بۆ ناساندنی کاندیدەکانی بازنەی سلەیمانی لیستی 105 یەکێتی لە هۆڵی پێشمەرگە بەڕێوە چوو. لە وتەی بەخێرهێنانی جەماوەری یەکێتیشدا قادر حەمەدجان لێپرسراوی مەڵبەندی یەکی ڕێخستنی سلەیمانی ڕایگەیاند. لیستی 105 یەکێتی کاردەکات بۆ دەستەبەرکردنی ئابوووریەکی بەهێز و سەقامگیری و ڕاپەڕینی خزمەت و ئاوەدانی دەست پێ دەکات و سەروەری یاسا و دادپەروەری دەچەسپێنێت. وتیشی لیستەکەیان لە خولی نوێی پارلەمانی کوردستاندا دەبێتە سەرمەشقی ئەو گۆڕانکاریەی کە داخوازی خەڵک و جەماوەری کوردستانە. هیواشی خواست ئەم هەڵبژاردنە ببێتە پەیامی ئاشتی و پێکەوە ژیان و یەکڕێزی لە نێوان لایەنە سیاسیەکانی کوردستان. پەیامی ئەم جارەمان، پەیامی یەکێتیەکەتان، پەیامی لیستەکەمان لە هەڵبژاردنەکەدا تیشە خستنە سەر دۆخ و دۆخی ئێستا و ئاڕاستەکردنێتی بەرەو کەشێکی ئارام و دەستەبەرکردنی گوتەرانێکی ڕەخسی و ئابووریەشی بەهێزە. پەیامی سەقامگیری و پێداچوونەوەیە بە کۆی پرۆسەی هەرێمی کوردستانە. بەو ئومێدەی بتوانین لەم شیرازە تێکچووەدا ڕاستەڕێی خزمەت و ئاوەدانی زیاتر بکەینەوە بە شاڕێی کار و خەبات و چەسپاندنی سەروەری یاسا و چەسپاندنی عەدالەتی کۆمەڵایەتی. هەروەک ئێمە لەم پرسە گرنگ و هەستیارەدا زیاتر بایەخ بە بەرزکردنەوەی ئاستی سیاسی و جۆری حکومڕانی ئەدەین. وای دەبینین کە سەنگی سیاسەتی کوردستان دەبێت سەنگینتر و تۆکمەتر و ڕێکخراوتر بکەین. هەر ئەمەشە ئەو بڕوایەی داوینەتێ کە لیستەکەمان دەبێتە سەرمەشقی ئەو گۆڕانکاریە ڕیشەیانە لە پەرلەمان و حکومەتی داهاتوو کە خواست و داخوازی شەقام و خەڵکی گەلی کوردستانە. دواتر هیچ کاندیدەکانی بازنەی سلەیمانی لیستی 105 یەکێتی خۆیان ناساند و کورتەیەک لە سیڤی خۆیان پێشکەش بە ئامادەبووان کرد. کاندیدی ژمارە یەک مامی بچووک قوباتی مام جەلال سەرۆکی لیستی 105 یەکێتی نیشتیمانی کوردستان. پاشان قوبات تاڵەبانی سەرۆکی لیستی 105 یەکێتی نیشتیمانی کوردستان پەیامێکی ئاراستەی شاری سلێمانی کرد و ڕایگەیاند سلێمانی لانکەی دروستکردنی هەزاران کەڵەپیا و شۆڕژگێڕە و شارێکە هەڵگری فکری جیاوازی و تێڕوانینی جیاوازە بۆ ژیان. جەختیشی کردەوە تاکو ئێستا یەکێتی تاکە هێزە توانیوێتی تێکەڵ بە ڕۆح و سروشتی سلێمانی بوو بێت و لەسەر دەستی یەکێتیش سلێمانی بۆتە شوێنی فکری جیاواز و ئازادی ڕادەربڕین. سروشتی یەکێتی و سلەیمانی تەواو تەبان لەگەڵ یەکتردا، چونکەن یەکێتی خۆی لە بنچینەدا لەسەر بنەمای جیاوازی و بەگشتدا چوونەوەی شێوازی سیاسەتکردنی تەقلیدی و تاکڕەوی دروست بووە. بۆیە دەبینین لەسەر دەستی یەکێتی سلەیمانی دەبێتە تاکە شوێن کە جێگای جیاوازی سیاسی تێدا دەبێتەوە و ئازادی ڕادەربڕین لێرە فراوان دەبێت. ئەی ئەوە نییە میدیای ئازاد تەنها لێرە هەیە و ئازادانە کاری خۆیان دەکەن. ئەمەش پرینسیپێکە کە لە سەری پەروەردەکراوین و هەرگیز لەیلا نادەین. هەرگیز ناتوانین باسی مێژووی یەکێتی نیشتیمانی کوردستان بکەین بەبێ باسکردنی سلەیمانی و هەرگیزیش ناتوانین باسی 40 ساڵی ڕابردووی سلەیمانی بکەین بەبێ باسکردنی یەکێتی نیشتیمانی کوردستان. یەکێتی و سلەیمانی لەناو یەکدا ئاوێتە بوون. یەکێتی لەناو ئەم شارەدا ڕەگی داکوتاوە و شەڕی گەورەی بۆ کردووە. ئەوە مێژوو، ئەوە ئێستا و بۆ داهاتوش تاکە هێز لە ناو دڵی ئەم شارەدا بێ یەکێتی نیشتیمانی کوردستانە. سلەیمانی جگە لە مێژووە درەوشاوەکەی خۆی لە ڕووی ئەدەبی و هونەریەوە لە چەندین وێستگەی سیاسیشدا سەرمەشق بووە.
بەسەرکردایەتی مامی کوردان مام جەلال ڕاپەڕین و دروستبوونی قەوارەی هەرێمی کوردستان بەرهەمی شۆڕشی نوێی گەلەکەمانە. ئەمە ڕاستیەکە کە بە هیچ حزب و لایەن و کەسێک ناگۆڕێت. سەرۆکی لیستی 105 یەکێتی ڕاشی گەیان ململانی سیاسی و نائارامی زیانی بە سلەیمانی گەیاندووە و ڕێگر بووە لە بەردەم گەشەکردنی شارەکە. دووپاتیشی کردەوە یەکێتی تەنها هێزە بتوانێت ئارامی و سەقامگیری بۆ سلەیمانی بگەڕێنێتەوە و کەرتەکانی پیشەسازی و کشتوکاڵ ببوژێنێتەوە و هەلیکار بۆ گەنجان و خۆشگوزەرانی بۆ دانیشتوانەکەی دەستەبەر بکات. قوبات تاڵەبانی ڕاشی گەیاند وەکو یەکێتی بڕوایان بەلا مەرکەزیەتی ئیداری هەیە و ئەو دەسەڵاتانەی پارێزگاری سلێمانی کە براون بۆ هەولێر دەیان گەڕێننەوە بۆ سلێمانی. بۆیە ئێمە ئارامیمان کردووە بە دروشمی گەورەی خۆمان لە نائارامی و لە ناسەقامگیری سیاسی جگە لە دواکەوتن هیچی ترمان دەست نەکەوتووە. یەکێتی تەنها حزبە کە بتوانێت ئارامی بگەڕێنێتەوە بۆ سلەیمانی و بۆ کوردستان. ئەم بارودۆخە سیاسیە گرژە کاری کردووەتە سەر ڕەخساندنی هەلی کار لەم شارە و بووەتە هۆی بەرزبوونەوەی ڕێژەی بێکاری. ئەم نائارامیە بە هەمان شێوە کاریگەری هەیە لەسەر توانای حکوومەت بۆ گەیاندنی خزمەتگوزاریەکانی. کاریگەری دەرونی هەبووە لەسەر یەکە بە یەکەی فەرمانبەرانە ئەزیزەکانمان و دوجار دامەزراوە خزمەتگوزاریەکانمانیان لاواز کردووە. ئەم هەڵبژارنە دەرفەتێکە بۆ خەڵکی سلەیمانی بۆ دەستنیشانکردنی ئەو بابەتانەی بەلایەنەوە گرنگن و ئەو دەرفەتێکە کوردستانێک بەرجەستە بکەین کە شایستەی ئێوەی کۆمەڵانی خەڵکی کوردستان بێت. ئەم هەڵبژارنە بۆ دابینکردنی ئارامیە بۆ خۆمان و بۆ نەوەکانمان. ئەم هەڵبژارنە بۆ دابینکردنی هەلی کار و خۆشگوزرانیە بۆ هەموو لایەنەکان. ئەم هەڵبژارنە بۆ دابینکردنی خزمەتگوزاریەکی باشترە بۆ بەرجەستەکردنی ژیانێکی گونجاو بۆ هەمووان. ئەو ئارامیەی ئێمە دابینی دەکەین، ئەو ئارامیە ئێمە دابینی دەکەین و بەرهێنەران دەگەڕێنینەوە بۆ سلەیمانی و بەرهێنانێک کە ئاوەدانی بە دوای خۆیدا دەهێنێت. وەکو یەکێتی بڕوامان بەلا مەرکەزیەتی ئیداری هەیە لە هەرێمی کوردستان. هەموو لایەکتان بینیتان کاتێک سلەیمانی بە شێوەیەک لە شێوەکان لە قۆناغێکتا چانسێکی بە هێزێکی تردا ئەو هێزە دەسەڵاتەکانی پارێزگاری سلەیمانی بردەوە بۆ هەولێر. یەکێتی دەیەوێ ئەو دەسەڵاتانە بگەڕێنێتەوە بۆ شاری سلەیمانی. لە کۆتایی قسەکانیشیدا قوبات تاڵەبانی ڕایگەیان یەکێتی تاکە هێزەکە لەسەر ئاستی عێراق پەیوەندیەکی بەهێزی لەگەڵ هەموو لایەنەکان هەیە و کاری جدی دەکات بۆ بەدیهێنانی مافە دەستوریەکانی خەڵکی کوردستان. ڕۆژی سیمانگ هەمومان لەسەر سندوقەکانی دەنگدان یەک دەبینینەوە دەنگ دەدەین بە لیستی 105 بەرەو پێشەوە سلەیمانی شاری شۆڕش شاری ڕۆشنبیری شارە حەیاتەکە هەر شاد و سەربەرز و سەرکەوتوو بن.